دیارە لەسەر ئەو تانەی کە هەبوو لەسەر کۆمیسیۆنی باڵای ڕاپرسی و هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا تانەیەک درابوو دادگای فیدراڵی ئەم تانەی ڕەت کردەوە. وردەکاری ئەم بابەتە لەگەڵ بەڕێز وریا سعدی کە بەڕێزیان ڕێوشکاری یاساین لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەم ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئەمە دەبێت کاگوریا سپاس بۆ ئامادەبوونێت. ئەم تانەیە چی بوو و ڕێککار و میکانیزمەکانی تانەکە لەلایەن کێوە لی درابوو و دواتر بە دوواداچوونی کەیسەکە و ڕێکارە یاساییەکانی چۆن توانرا ببرێتەوە. بۆ تەلەڤیزیۆنی کورسات و بۆ بەڕێز و بۆ بینەرانی کورساتی خۆشەویست. خاتونی بەڕێز ئەم بابەتە دوو لایەنی هەیە. لایەنێکی سیاسیە، لایەنێکی یاساییە. سەبارەت بەو لایەنەی کەوە سیاسیەکەیە هەوڵێک هەیە لە درێژە ئەو هەوڵانەی کە دەیانەوێت هەوڵ دەدەن بۆ بچووکردنەوەی کیانی هەرێمی کوردستان. دەیانەوێت تەحجیمی دەسەڵات و دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەبار بن. بەڵام خۆشبەختانە جارێکی تر ئیرادەی هەرێمی کوردستان بۆ پاراستن و ممارەسەکردنی دام و دەستگا دەستوری و شەرعیەکانی هەرێمی کوردستان سەرکەوت، خەونی ناحەزانیشیان لە گۆڕنا. بەشداریکردنی ئێمە لە ئەم بابەتانە لە سەرجەم دادگای فیدرالی عێراق لە دادگای ئیتیحادی گرنگیەکی بێپایانی پێدراوە لەلایەن جەنابی سەرۆکی پەرلەمان لە ڕوانگەی پەرۆشی و حرسی بەڕێزیانەوە کەوە بۆ پاراستنی کیانی هەرێمی کوردستان و هەروەها پاراستنی شەرعیەتی دام و دەستگایەکانی هەرێمی کوردستان و بە شەرعیەت بوونی ئەو یاسانەی کە هەرێمی کوردستان بۆ ئەوەی گونجاندنی لەگەر دەستوری عێراقی هەمیشەیی. بۆیە هەموو کات جەنابیان بە پەرۆشەوە و بە دیقەتەوە بە ڕێنمایی و بە ئامۆژگاری بە ڕێزیانەوە متابعە و بە دوواداچووری کارەکانی کردووە لەگەڵ ئێمە. باشە. هەرچەندە بەڵێ لە ڕوانگەی یاساییەوەش ئەم بابەتە داوا تۆمار کرابوو لەلایەن کۆمەڵێک کەسەوە، ئەوانیش ئەندامانی پەرلەمانی عێراقی نەوەی نوێ، هەروەها داوایشتریش لەلایەن خودی ئەندامی پەرلەمان سروەخان تۆمار کرابوو. دوو داوا بوو، داوایەکان بە داوای ژمارەی 160 و هەروەها داوای ژمارەی 156. بەڵام بابەتەکە یەک بابەت بوو لەسەر یاسای ژمارە چاڵی ساڵی 2014 یاسای کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بوو. لە داواکاریەکانی وان داهاتوو بوو ئەم یاسایە ناکۆکە لەگەر دەستور، ناکۆکە لەگەر بڕگەکانی دەستور، ئەم یاسایە ناگونجێ لەگەر دەستور، بۆیە داوایان کردبوو کە ئەم یاسایە هەڵبۆشێتەوە. بەگوێرەی ئەو یاسایە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆی ببێتە تاکە دەسەڵات سوڵتە حەسریە. ئەو حەسریەش خۆی لە خۆیان جۆرێک لە دەنگۆ و قسەی بەدوایە هەو. ئەو سوڵتە حەسریە بە تایبەت حەسریەکە چ کاریگەریەکی لە دەسەڵاتەکانی کۆمیسیۆن لە هەرێمی کوردستانە هەبوو؟ خاتونی بەڕێز هیچ کاریگەریەکی نییە. ئێستا ئەگەر بە ئیجازەی بەڕێزت بۆ ڕوونکردنەوە بڕیارەکە بەو شێوێ دەرچووە. حەز دەکەم یعنی بەڕاستی ناکرێ یعنی تر مزایەدە بە بڕیاری دادگاش بکرێ و خۆڵ بخرێتە چاوی خەڵکەوە. بڕیارەکە دوو بڕگەیە. بڕیارەکە کە لە 26 ئەم مانگە کە دەکات دوێنێ کە بڕیارەکە لە دادگای خۆمچی لە سەرجەم دانیشتنەکانی دادگا ئامادە بووم. بڕیارەکە لە برگەی یەک لە برگەکان ڕەتکردنەوەی داوای داواکاری، یعنی ئەو داوایەی کە داواکاران کە هەردوو لایەنەکانی داوایان کرد بوو کە ئەم یاسایە یاسای ژمارەی 4 ساڵی 2014 یاسی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەرێمی کوردستان ناکۆکە لەگەر
دەستور دادگا بڕیاری دە بەڕەتکردنەوەی داواکەیان یعنی کەواتە ئەم یاسایە گونجاوە هاوشێوەیە لەگەڵ دەستور هیچ کێشەیەکی نییە و لە بڕگەیەکی تر دەهاتووە تەنها بە نادەستوریەتی سوڵتەی حەسری هەژمار کردووە لە یەک بڕگە لە مادەی دوو ئەگەر بێت و سەری یاسایەکە بکەین حەز دەکەم ئەگەر کامیرە تەمەشایەکی بکە ئەو یاسایەکە لێ کۆنا باسی ئەوە دەکا دەڵێ لە مادەی دووی یاسای ژمارە 4 ساڵی 2014 یاسای کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کە لە هەرێمی کوردستانی عێراق بە گوێرەی ئەمە یاسایە دەستەیەکدا دەمەزرێت لە ژێر ناوی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەوەی ببێتە تاکە دەسەڵات سیرکە لێر کوانە دەرێت تاکە دەسەڵات کە ئەسوڵتە الحەسریە کەواتە کە ڕێکاری هەموو هەڵبژاردنەکانی و ڕاپرسی گشتەکانی کە ڕێکاری هەموو هەڵبژاردن و ڕاپرسی و گشتیەکان لە ئەنجام دەدات لەسەر ئاسی سەرانسەری هەرێمی کوردستان بەڕێزان تەنها هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ناکرێت تەنها هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ناکرێت بەڵکو هەڵبژاردننی نوێنەرایەتی عێراق هەرێمی ئەفۆن هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش لە کوردستان دەکرێت و هەروەها ئیستیفتای دەستوری عێراقیش لە کوردستان دەکرێت بۆیە نابێتن ئەو تەنها حەسریەکە باشە پێشتریش لەلایەن بشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە یادداشتێکی لێکتێگەیشتن لەگەڵ کۆمیسیۆنی ئیتیحادی واژۆ کراوە یادداشتەکان هیچ کاریگەریەکی لە ڕووی یاساییەوە هیچ کاریگەریەکیان دەبێت بەڵێ لە ساڵی 2015 یادداشتێکی لێک تێگەیشتن و کارکردن لە نێوان کۆمسیۆنی هەرێمی کوردستان و کۆمسیۆنی بەغدا واژوو کراوە کە لەلایەن هەردوو دەستەکەەوە کە ئیتر هەردوو دەستەکە ئەو یادداشتیان واژوو کردو بۆی هاوکاری یەکتر بن کار لەگەر یەکتر بکەن ئەمەش دلیلە ئەوە دەگەینێت کە ئەم یاسایە یاسایەکی گونجاوە هیچ کێشەی لەگەڵ یاسای بەغدا نییە و هەروها متابقی دەستوریشە و خودی کۆمسیۆنی بەغداش ئقرار و قەناعەت و بەو یاسایی هەرێمی کوردستانی کردووە و ئەگەر هاتوو ئیفتیرازن هاتوو ئەگەر ناکۆچیش هەبێتن لە نێوان ئەو دوو یاسایە هەر بە پێی مادەی 115 دەستوری عێراقی هەمیشەی ساڵی 2005 ئەولەویەت هەر بۆ یاسای هەرێمی کوردستانە ئەمە دەستورە بۆیە دادگا بڕیاریدا ئەم یاسای هەرێمی کوردستان یاسای ژمارە ساڵی 2014 یاسای کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان یاسایەکی دەستوریە گونجاوە لەگە دەستور هاوشێوەیە لەگە دەستور هیچ کێشەیەکی نییە تەنها لە مادەی دوو وشەی حەسریەکە نەبێتن ئەو شەی حەسر چونکە کۆمەڵێک هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت هەڵبژاردننی ئیتیحادیش هەیە پەرلەمانی عێراقی لە کوردستان دەکرێت مەسەرەن ئیستیفتای دەستوری عێراقیش لە کوردستان دەکرێت بۆیە حەسری نییە بۆ هەڵبژاردنەکەن بۆیە تەنها وشەی حەسری ئەگەرنا بڕیارەکەی دادگا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و دام و دەستگایەکانی هەرێمی کوردستان دادگا بڕیاریدا باشە زۆر جار باس لەوەش دەکرێت لایەن کەسانی شارەزای وەکو جەنابزان و شارەزا لە بواری یاسا و دەستوری عێراقا کە دەستکاریکردنی هەر بڕگەیەک لە نێو یاسا تایبەتمەندیەکانی عێراق کە وابەستە بێ بە هەرێمی کوردستان و کاریگەری لە جۆرێک لە ئیستەقلالیەت و سەربەخۆی هەرێمی کوردستان و پرسە گرنگە نەتەوەیەکانی تایبەت بە هەرێمی کوردستانەکە ئەم یاسایە هیچ گۆڕانکاریەکی لەسەر سەربەخۆی هەرێمی کوردستان و پرسەکانی دیکە دەبوو ئەگەر دادگا ڕەتی نەکردایەتەوە نەخێر هیچ خاتونی بەڕێز بۆ زانیاری بەڕێستان دادگای ئیتیحادی کاری ئەوە نییە مەسەلەن ئەو یاسایە مەسەلەن ئالیەتی ئەو یاسایە و تەنفیزکردنی ئەو یاسایە چۆنە تەنانەت اختصاصی دادگای ئیتیحادی بە پێی مادەی 93 دەستور دەستوریەت القوانینە یا ئایا ئەو یاسایە مطابقە لەگە دەست یاخود ناکۆکە لەگە دەستور بۆ اختصاصی محکەمەی ئیتیحادی ئەوە نییە بستە سەر ئەو ئالێت یاخود عینوانی ئەو یاسایان ئالەتی جێبەجێکردنی ئەو یاسایە بە پێی مادەی 93 اختصاصی دەستور و هەروەها مادەی 115 دەستوریش ئەو یەکلای دەکاتەوە ئەگەر هاتوو دوو یاسای هەرێم و یاسای برێن مرکز
ناکۆکبوون یاخود ئاڕوزی کردیان تەناقوزی کرد ئەولەویەتی شەر بۆ یاسای هەرێمی کوردستانە. بۆیە هیچ گۆڕانکاریەک ناکرێ، بەڵام تەنها لێروکانە ڕوونکردنەوەیەکی داوە محکەمە لە برگەکان دەرێ ناکرێ مەسەلەن حەسری نییە، چونکی هەڵبژاردن کۆمسیۆ لە ئەفۆن لە هەرێمی کوردستان تەنها هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوی پەیوەستە بە هەرێمی کوردستان نییە دەکە ئەنجام دەدرێت، بەڵکو هەڵبژاردننی عێراقیش هەیە لە هەرێمی کوردستان ئەوە کە دیاریکردنی نوێنەران و ئەندامانی پەرلەمانی عێراق و یاخود ئەوەی کە ئەوی استفتایە کە دەستوری کرا، بەڵێ بەو شێوەیە تر یاسایەکە گونجاوە لەگەر دەستور، یاسایەکە هیچ کێشەیەکی نییە لەگەر دەستور. باشە، دوای چەندێک توانرا کە ئەم کەیس و داوایە ببرێتەوە؟ چۆن ببوورە تێنەگەیشت دوای چەندێک لە هەوڵەکانتان توانرا بە دوواداچوون بۆ کەیسەکە، دوای چەندێکی پێچووکە چۆنێ و دادگای فیدراڵی و دواتر ئەم کەیسەیەک لای بۆیە؟ خاتونی بەڕێز، ئەمە کۆمەڵێک زیاتر تا ئێستا کە ئێمە کە وەکو پەرلەمانی کوردستان کە ئامادە بووینە لەگەڵ لە ئەفۆن لە دادگای ئیتیحادی زیاتر لەدا کێس لەدە داوا هەبووە. بەڵێ بە بەردەوامیش ئێمە تەعامل لەگەر دادگا دەکەین سەر ڕای ئەوەی کەمە تەحەفوزیشمان هەیە لەسەر هەندێک بڕیاری دادگا وەکو بڕیارەکە لە غاز و نەفت دەرچوو، بڕیارەکە لە ڕووی یاساییەوە زیاتر لایەنی سیاسیەوە پێوە دیار بوو، بەڵام سەرڕای ئەوەش ئێمە تەعامل دەکەین لەگەر بە ئەتیبار کە دادگای باڵای عێراقا دادگای ئیتیحادیە، ئێمە تەعاملی لەگەر دەکەین. زیاتر ئێستا لە دە کێسمان هەبووە، خۆشببختانە لە هەموو کێسەکانیش سەرکەوتو بووینە، هەمووش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بە جگە لە ئەوەی غاز و نەفتەکە نەبێ، ئەمەش ڕوون و ئاشکرایە لای هەموو خەڵکی کوردستان دەزانن کە ئەمە بڕیارێکی سیاسی بوو، تەسیراتی سیاسی ئەمە چی بەسەر دێت؟ یاسایی بێتن. ئەمەی کۆمسیۆن ئەمەی پرسی یاسای نەوت و غازەکە چی بەسەر دێت؟ بە دوواداچوونی نوێی بۆ کراوە؟ ئەمەش ئیتر هێشتا ماوە لە بەرەوەی چونکی دەسەڵاتی هەرێمی کوردستانیش ئێستا لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لە یەک تێگەیشتن ئەمەش چارەسەر دەکرێتن، چونکی لەگەر دەبێت تەعامل لەگەر واقع بکرێت، چونکی یاسا کە دەردەچێت ئەو یاسایە کە دەردەچێت لە ڕۆژی دەرچوونەوە مەسەن یاسا کاری پێ دەکرێت ناگەڕێتەوە بۆ دواوە، چونکی بە ئەسەر ڕەجعی ناگەڕێتەوە، بۆیە ئەمەش تێگەیشتن و تەفاهم هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی ئیتیحادی و چارەسەریش دەکرێت بە شێوەیەکی بە هەڵپرسێردرایی وابێتەوە ئەم بابەتە؟ بەڵێ ئێستا بە هەڵپرسێرایی ماوەتەوە ئەم بابەتە یاخود کەیسەکان وردەوردە کاری لەسەر دەکرێت؟ کەیسی پرسی کاری لەسەر دەکرێت، کاری لەسەر دەکرێت، چونکی من متاکیدم بە قەناعەتەوە پێ دەڵێم دەسەڵاتدارانی بەغداش قەناعەتیان بەو بڕیارێن، خۆیان باش دەزانن کە لە ڕووی یاساییەوە یاسایی نییە. باشە دکتۆر کاگوریا، سەبارەت بە ڕۆڵی دادگاکان دەمەوێت بزانم هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان ئێوە هیچ تێبینیەکتان هەیە؟ ئەمە بە حکمی دادگاکان و چه هەرێمی کوردستان بێت چ لە ئەوەی بەغدا بێتن بە پێی مەبدەی قانونی و بە پێی یاسا دەبی دادگا سەربەخۆ بێتن، بەڵام دادگای ئیتیحادی من کە باسیشم کرد دووبارەی تەکید دەکەمەوە ئێمە تەعاملی لەگەر دەکەین و لەگەر بڕیارەکانیشی، بەڵام سەرڕای ئەوەی تەحەفوزمان هەیە، چونکە لەسەر یاسای غاز و نەفت یاسایی نەبوو، زیاتر سیاسی بوو، لە بۆیە تەحەفوزمان لەسەر ئەو بابەت هەیە، گەرنە بە شێوەیەکی عام ئێمە تەعامل لەگەر دادگای فیدرالی ئیتیحادی دەکەین. سەبارەت بە دادگایەکانی هەرێمی کوردستان، دادگایەکانی هەرێمی کوردستانیش ناتوانم بڵێم 100%، بەڵام تا ڕێژەیەکی باشیش بێلایانی خۆی پاراستووە.